ئەوابینی هەشتەنجەیە و جەدائارە وی ئاوەسەری کردم تیرۆڵ ئەگەر تۆش دوو جار شەقی بەعستە خوارد لەوە باشترت دەوت باشەقەدەوە پرسیارە و لێ نەکردووە کە بڵێ چۆن ئەیتوانی ئەو تۆنە بەرزانە بڵێت بۆ شێوەیە کەمە بۆ پیا و زۆر جار ئەستەمە ئەو پرسیارە زۆر جوانە جارێکیان دانیشتبووین گوێم لە مەقامێکی کرد مەقامەکە 18 دقەیە 18 دقە مەقامێکی و تۆ بەبێ هیچ ئالەتێکی لابێ ئەگەر هەڵە نەبم بەیاتێکە بەبێ ئەوەی ئالەتی لابێ لەسەر تۆنی دۆیلێت بەبێ ئەوەی تۆن لەدەست برات لە ئەوڵی مەقامەکە تا 18 دقەکە تەواو بێ لە هەمان تۆن ئەو ئەدای خۆی بە جوانی هەم لە شار لە ئەدا ئەچرێت بەبێ ئەوەی تۆنی لەدەست بە منیش ڕۆژیان لە ماڵی خۆمان پیانۆم هەبووتم باوکو وەرە پێم بڵێ ئەم هونەرم پێ بڵێ چۆن ئەمەت کردووە با منیش دەستێک لەوە فێر بم وتم چیتی چیم کردووەتم ئەم مەقامەت بتووە لەسەر ئەم تۆنە وتوتەوە هەتاکو لە ئەوڵ و ئاخر ئالەتت پێ نییە و ئەو تۆنە بەرزانە ژەڵیت و هیچیش تۆنە لەدەست نەداوە چکە باشە چوو فێر بووە من بەلاو سەیرە منیش خوای ئا کەشتێکە خوا پێی بەخشیت ئاوایە دوایی سەیرێکی کردم وتی کام مقامەیە بز ئێستا لە یادم نییە کامە بەس شارێکی لە شارەکانی مامۆستا هێمنی مکوریانی بوو شۆڕە ژێڕیە ئەوە سەیری کردم تیرۆڵ ئەگەر تۆش دوو جار شەقی بەعستە خوارد لەوە باشترت دەوت ئەوە شەقی بەعس و ئەوەنە چەساوێتەوە لە بەدەست بەعسەوە وای فێرکردین و وا ڕقمان ئەستور بوو کە بتوانین لەوە باشتریشی بڵین جا ئەو قسەی زۆر جوان تێکە تۆش دوو شەقی بەعستە خوارد دوو جار زیندانی بکرایتەیە کاتەوەش بە باشتریش دەوت جا ئەوەی کە ئەڵێ هەم خواییە و هەم حەقی لەسەر حەق و وجدان بوو